پاشان لەسەرەوەی کە جیهادیش فەرزی کیفایەیە بۆ بەڵگەکەی ئەفەرمێ ابن قودام بەڵگە ئەو فەرمایشتەی خوای گەورەیە کە ئەفەرمێ لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى يعني أو دوب ولا مسلمانة شونيك نين دانیشتوەکان کە عوزریان نییە دانیشتوەکان کە خاوەن عوزرن وەکو چوەر و پیر و بێپارە و پەککەوتە و ئەوانەی لە پێناوی خوادا جیهادەکەن ماڵ و گیانیان ئەبەخشن خوای گەورە ئەو مجاهیدانەی کە بە ماڵ و گیانەوە لە پێناوی خوادا ڕەنجەدەن بە چاکتر و پلە بەرزتردا ئەنێ لەوانەی کە نایکەن هەرچەندە خوای گەورە بەڵێنی جوانی خۆی بە هەردوو لایەن داوە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو دانیشتوانە کە جیهادەکە ناکەن خاوەن عوزرن گوناحبار نابن مادام خەڵکانێکی تر بە فەرزەکە هەستاون و جێبەجێیان کردو هەر ابن قودامە فەرمێ هەروەها خوای گەورە فەرمێ وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ئەفەرمێن نەئەکرا هەر هەموو مسلمانان بچنە جیهاد خۆ ئەبوو لە هەر کۆمەڵ و تاقمێکیان کۆمەڵێک دەستەیەک بۆ زانستی شەرعی لێ ببڕانە تا شارەزای دینەکە ببن جا سەیری کە سبحان الله ئەم ئاەتە چۆن عکس بۆ تۆ لەم زمانی ئێمە ئەمە منەڵێم نەک ابن قودامە چۆن عکس بۆ تۆ خوای گەورە فەرمێ وما كان المؤمنون لينفروا كافة نەئەکرا هەر هەموو مسلمانان بچنە جیهاد یعنی جێڕراونەتەوە لە جیهادەکە ئێستا بە زۆر پاڵی پێوەنەی قەناعەتی پێەکەی چەندین ساڵ پەروەردەیەکەی بۆی بەس قەناعەتی بێتە سەروەی ئەو ئاەت و حەدیسانە ڕاستن کە دەربارەی جیهاد هەر بەس بڕای بە جیهادەکە هەبێ چ جایەوەی ممارەسەی کە دێینەوە بۆ لای ابن قودامە ڕەحمەتی خوای لێبێ هەر لەو مجەلەد و لاپەڕێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەفرەزەی لە یاوەران پێک دەهێنا و ئەیناردە جیهاد جەنابیشی و زۆرینەی یاوەرانیشی لە حاڵەتی خۆیانە ئەمانەوە یعنی ئەوانی ئەنارد بۆ جیهادەکە و خۆیان ئەمانەوە واتە هەر هەموو نەئەکرا کە بڕۆنە جیهادەکە